مامۆستا گیان سڵاو لێ بێت تەندروستی سپاسەکەم وڵا باشم فترەی پێشوو نەخۆش بووی ئێستا وەڵا هەر سەرەکێژێ دەنای شتێکی ترم نییە چوومە لای دکتۆرێک ناوی نابم وتی بڕوا بکەم منیش بۆ خۆم سەرەکێژەم هەیە ئیتر تەمەنە و وردە وردە ڕوای ئینسان بەدەستە خۆی نییە کاری هونەری چی و کرد بەنیازی وەستان نەوەڵا وەستان بۆ دەرەوە مەبەستم بوو وازی ئەوەم نییە کە بتوانم سواری تیارە بم بە 8 سەعات و بە 9 سەعات و بە 10 سەعات و تووشی سترێس و دڵەڕاوکەبی دەنا ئەگەر دانیشتنێک بێت ئەگەر کۆنسێرتێکی باش بێت خەڵکەکە تێبگا کە تۆ چی ئەڵێ تۆش چێژی لێ وەربگری ئەوە شتێکی دیکە ئێستانەتوانێت بەشداری بەڵام ڕاستەکەی ئێمە چەند گۆرانی بێژێک بووین زۆر زیاترە هەمومان بووین بە لۆتی یان چاوەشی حزب بەڵام پەشیمان نین من بۆ خۆم پەشیمانی چونکە کوردایەتیمان کرد ئێمە لە ڕێگای ئەو حەفلەگەلەوە کە ئەمان کرد بۆ حزبەکان کوردمان بە دنیا ئەناساند خۆشمان توانیمان بە زۆر شت بگەین بەڵام ئەگەر ئەوە نەبووایە ئێمە هەر لە سەرەتاوە کۆنسێرتمان بڕێوە دەبێت بەڵام بەداخەوە ئەو بارودۆخە نەهێشت ئەوها بکەین جا لەبەر ئەوەی گوتم بەسە 55 ساڵە گۆرانی ئەڵێ وەک سلێمانی ئەڵێ بە کاڵ و قوڵاو و پیشە و ژاو و نەبژاو بەڵام ئیتر کاتی ئەوەیە کە من ویچانێ بدەم ئەوەی کە هەندێک نووسینم هەیە تەواوی بکەم وەک بیرەوەریەکان و چەند شتێکی تر بەرهەمی هونەریش ڕاستەکەی ئائیستا دوو سیدی خەریکە ئامادا بێ لەوانەیە تا سەری ساڵ لەوانەیە پێش سەری ساڵ بەرهەمێکیان دەرچێت سەری ساڵ بەرهەمێکی تریان دەرچێت دوای ئەوە بۆ نەورۆز بەرهەمێکی تری دەرچێت دیسانیش بەرهەمێکی یانێ بەڕاستی 5 بەرهەم بەدەستەوەیە 5 سیدی ئیستا زمانی سیدیش نەماوە بەڵام ئەتوانم بڵێم 45 گۆرانیەک زیاترم بەدەستەوەیە کە زۆربەی هەرە زۆریان تازەن بڕێکیشیان ئەو گۆرانیانن کە لەلایەن دەوڵەتی تورکەوە یان فارس و عەرەب و ئەوانەوە کراون بە تورکی و فارسی و عەرەبی بەڵام بە شانازی نەبێت بە خۆ هەڵکێشانیش نەبێت من یەکەمین کەسم کە گۆرانی کرمانجی کە کراون بە تورکی من کردومنەتەوە بە کوردی هێناونەتەوە دیسان باوەشی کورد فەرهەنگی کوردی و گۆرانیانە زۆر ڕاستە ئێستا خەریکی ئەوانم پاشان بیرەوەری و چەند شتێکی دیکە ئەی لەبارەی ئەوەی کە باسیەوە کە تەمەنم بگاتە 70 ساڵ گۆرانی ناڵێم من مانگی 21 ئەم مانگی شەشەکە دێت 70 ساڵ پڕەکەمەوە دوای ئەوە ئیتر حەزەکەم بۆ ئاخرین جار بۆ کۆتایی کۆنسێرتێکی گەورە لە چەند شارێک دابنێن بۆ خواحافزی لە دنیای هونەر چونکە سپاس دەکەم گۆرانی بێژێکی ئەمریکایی هەیە بەداخەوەی سەراوەکەم لە بیر نەوتی بەر لەوەی کە شانۆ من بەجێ بێڵێ من خۆم شانۆ بەجێ دێڵم جا لێرەدا زۆر سپاسان دەکەم حەزەکەم باسی ئەوە بکەم کە چەند شت ئەتوانێت کوردستان بەرە و پێشکەوتن بەرێ بەرە و زیندووکردنەوەی هەستی نەتەوایەتی بەرێ بەرە و پێشخستنی زمانی کوردی بەرێ یەکێکی سینەمایە یەکێکی فوتبۆڵە کە ئەمانە زۆر گرنگن پاشان موزیک چونکە ئێمە زمانەکەمان هەتاوەکو ئیستا بە گۆرانی بە هۆرە بە لاوک سیاچەمانە حەیرانۆک قەتارەکان بەنیازی هیچ گۆرانیەک لەگەڵ هونەرمەند نەجمەدین غوڵامیە بڵێ نەوەڵا منێتە تەواوم ئەرزم کردی حەفلەی یان شەواهەنەکانی ئەوروپام من کۆتایی پێهێنا تەنیا یەک بەرنامە ماوە بۆ ئوسترالیا چونکە ئەوە ئەبێت بە دوایین کۆنسێرتی من چونکە ئەمە حەفلە نییە ئەمە کۆنسێرت